ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بایکۆتی ئەم کۆبوونەوەی وەفدی دانوستانکاری حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان دەکەین. لەبەرەوە ئێمە پێمان وایە ئەم زۆرە کۆبوونەوەیە دەبوو لە هۆڵی پەرلەمان بێ و بە ئامادەبوونی گشت پەرلەمانتاران بێ، چونکە ئەو بابەتێکی گشتیە پەیوەندی بە هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە هەیە و دەبوو بۆ ڕای گشتی لەوێەوە قسە بکرێ و باسی وردەکاری گفتوگۆکان بکرێ. هەرچەند لەلایەکی کەشەوە بەڕاستیم پێم وانییە وردەکاریەک ما بێ خەڵک نەیزانێ یا پەرلەمانتار نەیزانێ. پێم وایە پەرلەمان دوای هەموو دام و دەستگاکانی دیکە و لە عێراق و لە هەرێمی کوردستان بابەت و وردەکاری و هەواڵەکانی ئەم گفتوگویانەی نێوان حکوومەت هەرێمی کوردستان و بەغدا دەزانێت. و ئەگەر ئەم داواکاریە حکوومەتی بێ نەدەبوو سەرۆکایەتی پەرلەمان موافقە بکە کە تەنها لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆببنەوە. بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان ئەویش بۆ بە بەشێک لە دەسەڵات دەتوانم بڵێم سەربەخۆی خۆی وەکو دامەزراوەیەکی هەڵبژێردراوی خەڵک و گەل لەدەست داوە. هەر لەو چوارچێوانەدا کە ئەمڕۆ خەڵک بە قۆناغێکی سەختدا تێدەپەڕێ لە ڕووی ژیان و گوزەران و بە تایبەتیش دوای خۆپیشاندانەکان دەبوو پەرلەمان چەند کۆبوونەوەیەکی سەرۆپڕی کردبایە دەربارەی بارودۆخی هەرێمی کوردستان، بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و ژیان و گوزەرانی خەڵک و دەرهاویشتەکانی خۆپیشاندان، ئەو خەڵکەی کە کوژراوە لە خۆپیشاندانەکان، ئەو خەڵکەی کە بریندار بووە لە خۆپیشاندانەکان، ئەو دام و دەستگانەی کە سووتێنراون. بەڕاستی پەرلەمان خەمساردا و ڕۆژ بۆ ڕۆژێ زیاتر ڕۆڵی خۆی لەدەست دەدا